کرد ئەو کە شۆفڵ ئیشەکە ئەو تەرمانە دەرەکەوێ. سریای بەرگری کیمیایی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی یاریمی کوردستان یەکێکە لەو دامەزراوە تازانەی کە لە چوارچێوەی چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە دامەزراوە. ئەوان ئەگەرچی تەمەنێکی کەمیان هەیە بەڵام کاری گەورەیان ئەنجام داوە. ئەم ئیشی کیمیایی ئیشێکی زۆر بوودەکاری تایە نابێ غەڵەتکەی ئەم بەشە نەواتێکی ڕئیسی و ئەساسیە دانراوە لە وەزارەت و خلالی ساڵ و نیوێکە ئاستێکی باشمان بڕیوە بۆ گەشتۆتە ئاستێکی باش بەنسبەی ئەفسەران و کارمەندەکانی ئێمە مەشق و ڕاهێنانێکی باشیان کردووە بەستۆزی هەنێ نوقسانیمان هەیە لە کەلوپەلی کیمیایی ئەویش ئاگاداری هاوپەیمانمان کردو کە بە زووترین کات ئەو کەلوپەلەمان بۆ جێبەجێ بکەن. هەر لەو چوارچێوەدا وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانی بەردەوامە لە پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەش کۆنفرانسێکی بە دروشمی پێشمەرگە لە ئایندەدا ڕێخست و تێیدا ئاماژەیان بەوە کرد هەنگاوی باش نراوە بۆ چاکسازی بەڵام هێشتا ئامانجە گەورەکە بەدین هاتووە. ئەتوانی بڵێ تا ئێستا پرۆژەیە ڕەژنووسە دوای موافقەتکردنی جێبەجێکردنە تەسەورەکە لە ساڵی داهاتووە پرۆژەکان بکەوێت هەندێک لە پرۆژەکان بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لەو کۆنفرانسەدا کە ژمارەیەک لە شارەزایانی سەربازی لە هێزەکانی هاوپەیمانی و هێزی پێشمەرگە ئامادەی بوون لێپرساوی یەکەی هەفتای پێشمەرگە ڕایگەیان پشتگیری لە هەموو چاکسازیەک دەکەین کە ببێتە هۆی یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر بەلامانەوە گرنگە و بە پێویستی ئەزانین بۆ حکوومەتەکەمان بۆ هەرێمەکەمان بۆ میلەتەکەمان کە ئەو چاکسازیە بکرێ و ئەو سوپای پێشمەرگە دروست کرێ و بە هەموو توانایەکمان پشتگیری تەواوی پرۆسەی یەکخستنەوەی پێشمەرگە پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەکە. لە کۆی 35 خاڵ کە دیاری کراوە بۆ ئەنجامدانی ئەو چاکسازیانە تا ئەیسە نزیکەی 5 پرۆژەی بۆ ئامادەکراوە لەوانە پرۆژەی استراتیژی بەرگری سەربازی لە وەزارەتی پێشمەرگە پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی موچەی پێشمەرگە و هەماهەنگی نێوان وەزارەتی پێشمەرگە و سوپای عێراق کە پێشبینی دەکرێت لە ساڵی ئایندەدا وەکو لێپرساوەنی سەربازی دەڵێن ئەو چاکسازیانە بچێتە بواری جێبەجێکردنەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.